کێشە دەبنە سەرچاوی ژیان ئەوە بە هاجوانەکانی کۆمەڵگە هیچ تەڕایەکێتیان نامێنێ بە شێوەیەک ساتەوەختەکان بەنێو وشکە ساڵی ڕۆحدا گوزەرەکان. وشکە ساڵی درۆ یەکەمین کاری دەرهێنانتە؟ بەڵێ لە دوای ماهەتەوەیتە من ئیشم نەکردەوە وەکو یەخراج. تا چەند باوەڕت بە وشکە ساڵی نێو خێزان هەیە؟ تا ئەو ڕادێ باوەڕم پێ هەیە کە ئەمەنە سەرنجی ڕاکێشام دەقەکە لەبەرەوەی ئەو کێشێز ئەم کێشانەی کە لە ناو دەقەکە هەیە زۆر لە ژیانی ڕۆژانەی خۆمانایەت. هەڵبەتە زۆر تاکەم ئەتوانین بڵێن ئێستا ڕوو لە زیادبوونە. مرۆڤی کورد ینی هاوسەرگیری لە ناو ئینسانی کووردا ئەو پرسیاری لا دروست کردووم چ شتێکە ینی ئینسانی کورد لە پێناوی چ شتێکە هاوسەرگیری کردووە. تامان لە خێزانێک بۆ خێزانێکی تر ئەوە فەرقەیە بەڵام بە شێوەی گشتی کە تۆ لە حیات تا بوویت ئەو شتانە هەیە لە خێزانێک بۆ خێزانێکی تر. ئەکتەرەکانیش بەڕاستی من پیانەوە هیلاک نەبووم یعنی ئیشی خۆیان کردو زۆر بەباشی.